چوارەمین پێشانگای بەرهەمە خۆراکیەکان بە بەشداری 150 کۆمپانیا لە شاری هەولێر کرایەوە. 80 کۆمپانیایان خۆماڵین، 70شیان بیانین و لە دەرەوەی کوردستانەوە هاتوون. کۆمپانیا خۆماڵیەکان جگە لە داشکانی بەرچاو و تایبەت بۆ کردنیان خەڵاتی تایبەتیشیان دابین کردووە. کۆمپانیای بانوو کە کۆمپانیایکی بەرهەمهێنانی زەیتی گوڵە بەڕۆژەیە لە بەرهەمی خۆماڵی کوردستان چەندین خەڵاتی دابین کردووە، لە نمونەی خەڵاتی عومرە و مۆبایلی زیرەک و چەند ئامێرێکی کارەبایی. کۆمپانیای بانوو هەڵدەستە بە دروستکردنی زەیتی گوڵە بەڕۆژەی سروشتی بە پەستانی سارد بەبێ هەبوونی هیچ ماوەدێکی حافزە و ماوەدی کیمیایی. لێرکانە هەدیە و خەڵاتمان هەیە. خەڵاتەکانمان گەشتی عومرەیە، تەلەڤیزۆنە، گسکی کارەباییە، غەسالەیە، مۆبایلی زیرەکە. هەر کەسێک ئەگەر یەک دەبە لە زەیتی بانوو بکڕێ نایدەستێتە ناو تیرپشک بۆ برنەوەی هەر خەڵاتێک. لە ڕووی داشکان ئەمە لەبەرەوەی پێشانگایە خەڵکەکە دێوی بزانی بەرهەمەکانیشمان خۆماڵیە، زیاتر ئێرە یانی لێرە احتیمام بەشتی ناوە خۆ دەدرێ وەبی خەڵک ئاشنایی پێیاکە لەگەر ئەو شتانی کە مەسەڵەن خۆماڵیە فەرقیە لەگەر ئەو ئینتاجانی دەوروبەر و وڵاتەکانی دەوروبەر. ئەمە بەنسبەت داشکان ئێستا پێشتر تەوزیعاتمان هەبوو لە مارکێتەکان یەک کارتۆن کە 12 قودی تێدا هەر قودی 830 غرامە بە 21,000 بە 22,000 تەوزیعمان دەکرد. ئێستا لێرە کریتمانە 20,000 لەبەرەوەی کە پێشانگایە و خەڵکێک بێ سوودمەندی لەو داشکانە. پڕفروشترین بەرهەممان ئێستا لە ناو بازاری شیری فرێشە، شیری ناو شوشەیە، لە پاشان ماستە، پەنیرە موزرێلاکانن، پەنیری پیتزایە، ماستاوە. ئەمە ئەگە هەموو جوورەکان حساب بکەین هەتا 72 ئایتممان هەیە. ئەمە ڕۆژانە بەرهەمی ئینتاژ دەکەن حساب تەڵەبی بازاری. ئەوە نییە بڵێ ئێمە لە ناو شەریکەی ماوەدمان لە ناو مەغزەنێ بمینتەوە. بگیرە ئێستا ئەلحەمدولیلا پێڕاش ناگەین. کردنەوەی پێشانگاکە بە دوو ئامانج بووە کە ئەوانیش پشتیوانی بەرهەمی خۆماڵی و زیاتر ناساندنیەتی بە هاوڵاتیان لەلایەک و لەلایەکی دیکەش داشکانی نرخ و گونجاندنیەتی لەگەڵ دۆخی قەیران و بێ موچەی موچەخۆران. دوو ئامانجمان هەیە لە کردنەوەی ئەم پێشانگا. یەکێکیانەوەیە بەرهەمە ناوخۆیەکان بە خەڵک بناسیێنین بۆ ئەوەی خەڵک ئاشناکەین بۆ بەرهەمانە بەرهەمی خۆمان بکڕن، هەم تەشجیع بۆ بەرهێنەکە بۆ بەرهەمێنەکە بۆ جوتیارەکەی خۆمان کە بەرهەمی خۆمان بەکاربێنێ و دووهەمیشیان تووشی زیان نەبێ. لە ڕووی کوالیتیشەوە بەرهەمی خۆمان باشترە، لە ڕووی نرخیشەوە باشترە. خاڵی دووەم ئامانجی دووەمان ئەوەیە لەم بارودۆخەدا کە موچە دواکەوتووە ئێمە بتوانین بۆ کۆمپانیای نەماوەتووە کە بە نرخی پاڵپشتیکرا و داشکاو یا بە نرخی جوملە کاڵاکانیان بفرۆشن بۆی خەڵکێک کە دێتە ئێرە بتوانێت ئەو کاڵایانە. پێشانگای بەرهەمە ناوخۆیەکان لە بەردەم پارکی شانەدەر لە شاری هەولێر لە 8 بۆ 14 ئەم مانگا بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.